گەڕیدەی دادوەریی کێیە؟ ئەو ژنە کوردەکێ کە دوای کوژرانی دوو کوڕ و هاوسەرەکەی 3 ساڵە داوای دادوەری دەکات. ئامینە شەنیاشار ئێستا لە کۆڵانەکان و دەرگا بە دەرگای تورکیا دەسوڕێتەوە بۆ دادوەری. ئامینە شەنیاشار دوای کوشتنی هاوسەر و دوو کوڕی دادگا و ماڵ و ماڵ دەگەڕێت، تەنها داوا دەکات دادوەری جێبەجێ بکرێت، بەڵام کەس ئامادە گوێی لێ بگرێت. ئامینە شەنیاشار لە خێزانێکی خەڵکی پرسووسی باکووری کوردستانە. لە کاتی بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی تورکیا لە ساڵی 2018دا کاندیدێکی پارتەکە ئەردۆغان لە شارەکان بەناوی ئیبراهیم خەلیل یەڵدز دەچێتە دوکانەکان و داوای دەنگیان لێ دەکات. خێزانی شەنیاشار کە خاوەن دوکانێک بوون لە بازاری شارەکەدا پەیوەندیان بە سیاسەت و تەنها دەنگدان بووە، بەڵام ئەوان دەیانوت دەنگیان تەنها بۆ هەدەپەیە. هەرچەندە کاندیدەکەی ئەردۆغان چەند جارێک داوا دەکات دەنگی پێ بدەن، بەڵام شەنیاشارەکان ڕەتی دەکەنەوە. ڕۆژی 14 حوزەیرانی ساڵی 2018 ئیبراهیم یەڵدز کە کاندیدی پارتەکە ئەردۆغان بووە لەگەڵ دارودەستەکەی دەچنە دوکانی شەنیاشارەکان و داوا دەکەن دەنگیان پێ بدەن، بەڵام کوڕەکانی ئامینە شەنیاشار ڕەتی دەکەنەوە و لە ئاکامدا دارودەستەی کاندیدەکە هێرش دەکەنە سەر کوڕەکانی شەنیاشار. بەو هۆیەوە بە پیشەک 4 لە کوڕەکانی بریندار دەبن، یەکێکیش لە دارودەستەی کاندیدەکەی ئاکەپا دەکوژرێ. بە گوێرەی کامێرەی چاودێری ناوچەکە برازای یەڵدز تەقە دەکات. بۆی تەقەکانەوە 4 کوڕی خێزانی شەنیاشارەکان بریندار دەبن و برایەکی کاندیدەکەش بریندار دەبێت. دوای گیان لەدەستدانی برای کاندیدەکە کە سوکارەکەی لە بەردەم نەخۆشخانە هێرشیان کردە سەر ئۆتۆمبیلێ فریاکەوتنی برینداری بنەماڵی شەنیاشارەکانی تێدا بوو. بۆی هێرشی ئەوانەوە 2 کوڕی شەنیاشارەکان لە نەخۆشخانە و ناو ئۆتۆمبیلەکە کوژران. کاتی حاجی ئاسوات شەنیاشار و ئامینە شەنیاشار دەچنە نەخۆشخانە بۆ لای کوڕە بریندارەکانیان لە بەردەم نەخۆشخانە هێرش دەکرێتە سەر ئاسوات شەنیاشاری تەمەن 64 ساڵ، هەر لەوێدا لە بەردەمی هاوسەرەکەیدا دەیکوژن. Faile ve açıkın, lortene. Herkesi dikber çavi, herkesi kavimi ama naha kesgelen lena kefidi. Şuma çünkü de devlet piştavane. De ve deri kestine devlet piştavane, de emel gora ve vajmara bimini. Ama em car gedin, ve malbati, jivici ki em insanı heyecan naha mesela katin bin erde, em sos dedin o insanı kher. دای ام چقه دستی مرا واره حتی داملک خونه مجی ببینه اما به خوب جادلسی بردار بود. راپۆرتی پزیشکی ئەوەی ڕوون کردوەوە کە جەلە شەنیاشار 17 گولە و عادل شەنیاشار 6 گولە بەجەستەیانەوە بووە. هەریەکە لە فەرید و فادیل شەنیاشاریش بریندار بوون. بە کوژە سەرەکیەکە ناوی ئەنوەر یەڵدز بووە. دوای 15 مانگ خۆی ڕادەستی هێزە ئەمنیەکان کرد، دادگا سزای 18 ساڵ زیندانی بەسەردا سەپان. بەڵام فادیل شەنیاشار بە برینداری برایە زیندان بە 37 ساڵ زیندانی سزادرا. بنەماڵی شەنیاشارەکان دەڵێن 23 کەس لەوانەی تۆمەتبارن بە کوشتنی 3 کەسی بنەماڵەکان لە ئێستادا ئازادانە لەناو پرسووسدا دەسوڕێنەوە، بەڵام کوڕەکەی ئەوان لەسەر ناحەق سزادراوە. دا ئامینە شەنیاشار 2 کوڕ و هاوسەرەکەی لەدەستدا، 2 کوڕی دیکەی بریندار بوون. ئێستا لەگەڵ یەکێک لە کوڕە برینداربووەکانی لە ڕۆژی 8 یاداری ساڵی 2020ەوە دەرگا بە دەرگا دەگەڕێ بۆ جێبەجێکردنی دادوەری، بەڵام هەموو دەرگاکانی بەڕوودادا دەخرێ. ئامینە شەنیاشار دڵ و قاچ و چاو دەرونی نەخۆشە، بەڵام ڕەتی دەکاتەوە هیچ چارەسەرێک وەربگرێ تا و کاتەی دادوەری بەدیدێ و کوڕە زیندانی کراوەکەی ئازاد دەکرێت. ئامینە و کوڕەکەی لە کاتی چالاکیەکانیدا بەدەیان جار ڕوبەڕووی هێرش و دەستگیرکردن بوونەتەوە، بەڵام ئەوان هەر سوورن لەسەر داخوازی دادوەری، تەنانەت لە مانگی ڕەمەزانیشدا بە زمانی بەڕۆژەوە بەردەوام بوون لە مانگرتنەکەیان. ئەوان زیاتر لە 250 ڕۆژە بەردەوامن لە مانگرتن و ناڕزایەتی دەربڕین. فەرید دەڵێ ئەوان ژیانێک دەژین کە لە مردن قورسرە. ڕۆژێک دێک کتێبێک بنووسم لە ژێرناوی لە قەسری دادوەری ڕوحا زوڵم ئەنجام دەدرێت.